چەند ڕۆژی ڕابردوودا قسەمان لەسەر بەشداریکردنی کارێکی شانۆیی کرد بە بەشداری چەند شانۆکارێک لە یەکێک لە فستیڤالەکان کەویش فستیڤاڵی شانۆی میتان بوو لە ڕۆژئاوای کوردستان و لەبێ چەند خەڵاتێکیشیان بەدەستهێنا بوو لە ئێستادا با بڵێن قەڵغانی ڕێزلێنان بەخشرایە دوان لەو شانۆکارانەی کە لەو فستیڤالەدا بەشدار بوون. لە شاری کەرکووک قەڵغانی ڕێزلێنان بەخشرایە دوو شانۆکاری شارەکە لە پای بەدەستهێنانی خەڵاتێکی فستیڤاڵی میتان لە ڕۆژئاوای کوردستان. مەراسیمەکە لەلایەن لقی کەرکووکی یەکێتی نووسەرانی کورد و ناوەندی ڕۆشنبیری و هونەری دیالۆگە و ڕێکخرا بوو. ئەو تیپە شانۆیە لە ماوەی ڕابردووشدا بە کاری هونەری بەشداری چەندین فستیڤاڵی هاوشێوەی کردووە لە باکوور و ڕۆژهەڵاتی کوردستانیش لە دوا فستیڤاڵی میتان کە لە ڕۆژئاوای کوردستان ڕێکخرا. گروپەکە خەڵاتی دووەم باشترین ئاکتەری کوڕی بەدەستهێناوە. بەدەستبێنی هەروەها پاڵێوراو بین بۆ بەدەستهێنانی باشترین سینۆگرافیا. خۆشبەختانە دوای گەڕانەوەمان لە ڕۆژئاوای کوردستان یەکێتی نووسەرانی کورد لقی کەرکووک و ناوەندی ڕۆشنبیری و هونەری دیالۆگ کۆڕێکی ڕێزلێنانیان بۆ ئێمە ساز کرد و دووبارە و سێبارە پاڵپشتی خۆیان بۆ ئێمە دووبارە کردەوە. ئەمە ئەو پەڕی شانازیە و جێگەی دڵخۆشیە کە تۆ هەست بە وەکی کە لە شارەکە تا پاڵپشتیەکت هەیە کەسێک هەیە ڕێز لە ماندووبوونەکان تەگرێ. ئەمە هانی ئێمەی گەنجانەدا کە زیاتر پەرە بەکارە شانۆیی و بەگشتی پەرە بەکارە هونەرەکانمان بدەین. زۆر زۆر سوپاس بۆ ناوەندی ڕۆشنبیری و هونەری دیالۆگ، زۆر زۆر سوپاس بۆ یەکێتی نووسەرانی کورد لقی کەرکووک. سوپاسی تەواوی ئەو میدیانەکەین کە هاوکارمان بوون لە سەرەتایی بەشداریکردنمان لە فستیڤاڵەکەەوە تا کاتی گەڕانەوەمان.